سڵاتان لەبێ و ئێوارەتان باش بیسەران و بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و لەگەڵ ئێوەین هیوادارم هەموو باش بن تەندروست باش بن لە بەرنامەکی دیکە و لە یەکێک لە ئەڵلقەکانی دیکەمان پێمان خۆش بوو بە بابەتێکی تر بینەوەلاتان لەگەڵ میوانێکی بەڕێز و ئەزیزکە بابەتێکی گرنگ سەبارەت بە چینێکی گرنگ بە کۆمەڵە کەسانێکی گرنگ لەم کۆمەلگەی ئێمەکە باسێک هەیە دەبێت هەمومان چارزاییمان لی هەبێ لی بە ئاگابین و یاخود نەخۆشیەک کە ئەگەری هەیە بۆ هەرێکێک لە ئێمە ڕوو بدات بە هۆی زانینەوە بێ یاخود بە هۆی نەزانینەوە بێ بۆیە دەبێت لەو پێش هاتانە ئاگدار بین کە ڕوودەدات یاخود ڕەنگە کەسانێکی زۆر لە ئێمە کە ئێستا لەم پرۆگرامە بینەرن ئەندامێک لە ئەندامەکانی خەزانەکانیان ئەم کێشە تەندروستی هەبێ کە نەخۆشی تالاسیمیایە بۆ ئەو مەبەستە بەڕێز کۆچەرکەریم سەرۆکی کۆمەڵی تالاسیمیا لە لامان میوانە لە ستودیۆی ئێوارانی سێمانی هیوادارم کە بتوانین لەگەڵ بەڕێزیانە کۆمەڵێک باس و بابەتی گرنگ باس بکەین و هەم ئەو بابەتانە بۆ ڕژێنین کە گرنگن بۆ نەخۆشان و بۆ خێزانەکانیشیان زۆر بەخێر بێ سپاس دەکەم کە هاتی زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و بۆ کەناڵەکەتان دەسەوشتان لێکی زۆر سپاس دەستخۆشی بۆ ئێوە جەنابتان سەرۆکی کۆمەڵی تالاسیمیان بۆیە پێم خۆش بزانین ئەم کۆمەڵی لە کێوە دامەزراوە و ژمارەی ئەندامانی چۆنەوە کارکردنیشی چۆنە بەڵێ هەڵبەت کۆمەڵی تالاسیمیای سلێمانی لە ساڵی 1996 دامەزراوە ئەو کات لەلایەن بەشێ لە خێزانەکانی تالاسیمیاوە کە هەوڵدراوە کۆمەڵێک دروستکرێت تاکو بتوانێت لە ڕێ ئەو کۆمەڵەوە داکۆچی لە داخوازی داواکاری توژوانی تالاسیمیا بکەن وە بەدەم پێداویستی چارەسەرەکانی تالاسیمیاوە بچن کە ئەو کات وەک ئێستا هەم زانیاری لەسەر نەخۆشیەکە بەو شێوە گشتیە نەبوو کە خەڵک ئێستا ئیزانی و تەنانەت لای خێزانەکانیش بەو شێوە گشتیە نەبووە وە لەگەڵ ئەوەشدا بتوانن هەموو ئەم نەخۆشانە کۆ بکەنەوە تەنانەت لە کاتی وەرگرتنی عیلاج و چارەسەریشان لە یەک جێگا بن کە وە کاتە ئەتوانم بڵم هەر نەخۆشێت لە هەر شوێنێک وایە کە پێویستی بە خوێنیا چارەسەر وایە سەردانی و شوێنانەیە کرد و بەگشتی شێوازی چارەسەرەکان لەو سەردەما بەپی ڕێنمای پزیشکەکان نەبووە یا پێی ئەو شێوازە وەرگرتنە نەبوو کە تالاسیمیا پێویستێتی کە کۆمەڵەکە توانێتی ڕێنوێنی کار بیزەبێت لەو وەختە بۆ ئەوە دروست بووە و هەتا ئێساش بەردەوام عنی کۆمەڵەکە چەند ئامانجێکی هەیە کە لەوانەکە بەردەوام هاوکاری توژوانی تالاسیمیا بێت چ لە ڕووی مادی مانیویەوە چ لە ڕووی پێداویستیەکانیانەوە و هەنگاوێکی تر ئامانجێکی تر ئەوەیە کە بەردەوام ئەم کۆمەڵە هەوڵی دابینکردنی خوێن بدات بۆ توژوانی تالاسیمیا لە بەروی بەردەوام پێویستیان بخوێنە و ئامانجێکی تر لەوەی کە کاری لەسەرەکەین و بەردەوامی لە کارکردن ڕێگە بگرین لە زیادبوونی نەخۆشیەکە و بتوانین بە هەموو لای کۆنتترۆلی نەخۆشیەکە بکەین بە تایبەتی بە پشتیوانی لایانی پەیوەندیدار کا کۆچەر کۆمەڵەکەتان کۆمەڵی تالاسیمیا ژماری ئەندامەکانی چەنن و کێن ئەوانەی کە دەبنە ئەندام لەم کۆمەڵی ئێوە بەڵێ دیارە لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 1300 توشبووی تالاسیمیا هەیەەوە لەسەر کۆی گشتی هەرێمی کوردستان نزیک بۆ تۆ لە 4000 توشبووی تالاسیمیا هەڵبەتە ئەو بەرنامەی کە دانراوە لە کۆمەڵەکانی تالاسیمیا لە کوردستان لە بەروی توشبووی تالاسیمیا لە تەمەنی منداڵیایە دایک یان باوەک دەبێتە ئەندامی کۆمەڵەکە تا ئەو کاتەی منداڵە توشبووە تالاسیمیا کە خۆی دەگاتە تەمەنی 18 ساڵ و خۆی دەبێتە ئەندامی کۆمەڵەکە واتە ئێستا لە ناو کۆمەڵەکانی تالاسیمیا دوو جۆر ئەنداممان هەیە هیچیان کە پێک دێ لە دایک یان باوەک ئەوی تریان کە ئەو نەخۆشانەی خۆیان تەمەنیان لەسەر و 18 ساڵەوەیە خۆیان دەبنە ئەندام بەڵەواتە یەکێک لە ئەندامانی خێزانی منداڵەکان و ئەوەی کە دەگاتە 18 ساڵ جۆرەکانی تالاسیمیا یاخود با بڵێن جۆری هەیە پلەپابندی هەیە لە ڕووی توشبوونەوە کاکۆچەر بەڵێ خۆی تالاسیمیا سێ جۆری سەرەکی هەیە تالاسیمیای هەڵگر واتە ماینەر و کە ئەمە بەس تەنها سیفەتەکەیە لەو کەسەیە هەیە و هیچ گرفتێکی نییە و پێویستی بە چارەسەر و خوێن وەرگرتن نابێت تالاسیمیای ناوەند هەیە کە پێوترێ ئەنتەرمیدیا بە زمانی ئینگلیزی و لەگەڵ تالاسیمیای قورس کە بە ئینگلیزیەکەی پێوترە ماجەر تالاسیمیای ناوەندیش پێویستی بە چاودێری و چارەسەرە و ئەو کەسانی تالاسیمیای ناوەندیان هەیە ڕێژەی وەرگرتنی خوێنیان کەمترە لە چاو تالاسیمیای قورس تالاسیمیای قورس هەرە جۆرە قورسەکەیەتی کە ئەو کەسانی تووشی ئەم جۆرە دەبن لە ماوەی 2 هەفتە تا 3 هەفتە جارێک دەبێت خوێن وەرگرن و بەردەوام دەبێت لە ژێر چاودێری و چارەسەرا بن
بەڵێ لە تەمەنی چەند بۆ چەند ئەمانە جیا دەکرێتەوە هەر لە سەرتاوە ئەو کەسێک کە توش دەبێ ئەم پلەی جیاوازە یاخود لەگەڵ تەمەنیدا کەسانێک بۆی هەیە لە ماینەرەوە ببێتە کەسێکی پلە ناوەند و ببێتە پلە کۆتاییەکان ئەوە چۆن دەبێت وەک باسم کرد تالاسیمیای هەڵگر سیفەتەکەی ناگۆڕێ هەڵگرە تەنها لەو کەسانەیە زۆر دەرەکەوێت کە دایکن یان باوکن سیفەتەکان نەقل کردو بۆ مناڵەکە وە تالاسیمیای ناوەند و قرس ئەوە جێگیر دەبێت و هەر لە تەمەنی 3 مانگ تا 6 مانگ بۆ ساڵ لە سەرەتای لە دایک بوونیێوانێ جۆرەکانی تالاسیمیا دیاری دەبێت لە ئەو کەسێک کە تووشی دەبێت بە تایبەتی ناوەند و قورس. بەڵێ بۆ خێزانێک ئێستا منداڵێکی لەو تەمەنیان هەیە لە 3 مانگەوە بەرەو سەرۆهیانە ئایا چەند نیشانەیەک هەیە کە دایک و باوک پێشوەختە بتوان هەستی پێ بکەن کە منداڵەکەیان بەم جۆرەیە خودنا؟ بەڵێ دیارە ئەگەر پێش هەموو شتێک ئەبێ ئەو دایک و باوکە هەڵگر بن ئەنجا منداڵی توشبووی تالاسیمیا هەردوو دایک و باوکەکە هەڵگر بن ئەبێ هەردووچان سیفەتی هەڵگریان هەبواتە ماینەرەکە. ئەگەر ئەو دایک و باوکە هەردووچان ماینەریان هەبوو بەپێی ئەو توێژنەوەی کە پزیشکان کردویانە لە هەموو دووجانێکی دایکەکەیە ئەگەر هەیە لە سا 25 تالاسیمیای قورس بێ و لە سا 50 تالاسیمیای ناوەند بێ و لە سا 25 هەڵگر بێ وەک دایک و باوکەکە و لە سا 25 کەسێک ئاسایی بێ بۆیە کە لە 3 مانگ تا 6 مانگی سەرەتای ئەو لە دایکبوونی منداڵەکە دەردەکەوێت عادەتەن مناڵ لە ئەو تەمەنەیە ئیتر بۆ نەگەشەی هەیە و مناڵەکە حەیویە جوڵە و ئەو شتانە دەست پێ ئەکا بەڵام لە توشوانی تالاسیمیا بێهێزییان پێوە دیارە و گریان و کوڕزانەوەی منداڵەکە و لەگەڵ هەستی پێەکەی کە کەم خوێنە بە ڕەنجی دەرئەکەوێکە ڕەنجی بەرەو لیمۆیی دەچێت دوای ئەوەی کە پشکنین دەکرێت و جۆرەکەی دیاری دەکرێت بۆیە لە تەمەنی 3 مانگ بۆ 6 تا ساڵێک. بەڵێ بە کۆی گشتی ئەو بربەستانە ئەو تەنگ و چەڵەبانە چین کە دێتە بەردەم ژیانی ئەو کەسارەی تالاسیمیان هەیە لە ژیاندا بە گشتی. بەڵێ تالاسیمیا کە تووشی نەخۆشیەکە بوو بەردەوام هەر لە ڕۆژی کە توش دەبێت پێویستە لەژێر چاودێری پزیشکا بێ و دەبێت بەپێی ئەو جۆرەی کە دیاری کراوە سەردانی نەخۆشخانە بکەوە ئەگەر جۆری قورس بوو 2 هەفتە تا 3 هەفتە جارێک دەبێت بەردەوام خوێن وەرگێ بۆ لەگەڵ ئەم خوێن وەرگرتنە تالاسیمیا پێویستی بە کۆمەڵە چارەسەری تر دەبێت بۆ هۆی کاریگەری نەخۆشیەکەوانێ و هەتا بۆن زیاتر خوێن وەرەگرێ گرفتەکانی زیاتر دەبێت چ لەوانە بەرزبوونەوەی ڕێژەی ئاسن لەشی توشوانی تالاسیمیا کێشەی ئێسکە نەرمە و کەمی گەشە گەشیان دوعەکەوێت ینی وەک پێویست نییە وەکو کەسێکی ئاسایی ئەمانە هەموو ئەو گرفت و بربەستانن کە لە کەسی توشوی تالاسیمیە ڕوو ئەداوە چەندین گرفتی تریش هۆر بەهۆی کاریگەری نەخۆشیەکەیوانێ تووشی چەندین حاڵەتی نەخۆشی تر دەبن هەوکردنی جگەرە هەڵاوسانی سپڵە و کێشە بۆ زرا و دروست ئەبێ و بۆ دڵ بۆ گورچیلە هەموو ئەمانە کە بەردەوام پێویست وا دەکات پێویستی بە چارەسەر بێت لەو نەخۆشی کە تالاسیمیای هەیە وەکو ئێوە جەنابتان سەرۆکی کۆمەڵی تالاسیمیا کا کۆچەر ئەندامەکانی کە لە کۆمەڵەکەی ئێوە هەن هەڵگریش وەکو زانیمان کە ئەوان تەندروستیان جێگرترە و باشترە تەنها سیفەتێکیان هەیە بەڵام ئەوانیش هەر دەبنە ئەندام لە لای ئێوە یاخود ئەم کۆمەڵەیە تەنها بۆ خزمەتی و کەسانەیە کە تالاسیمیای سەختیان هەیە یاخود با بڵێن لە پلەیەکی بەرزدان نەخێر هەڵگری تالاسیمیا نابێت بە ئەندام مەگەر دایک یان باوکی یەکێ لە توشبوانی تالاسیمیا بێت بەڵام کۆمەڵەکانی تالاسیمیا دوو جۆر تالاسیمیا وەردەگرن ئەنتەرمیدیا واتە ناوەند تالاسیمیای ناوەند لەگەڵ تالاسیمیای جۆری قورس ئەم دوو جۆر تالاسیمیە دەبنە ئەندامۆخ ئەگەر ئەم دوو کەسە مناڵ بوون دایکیان باوشان لەبری ئەوان دەبێتە ئەندام تا ئەو کاتەی دەبنە 18 ساڵ بۆی ئەو کاتە خۆیان دەبنەوە بە ئەندام سەبارەت بە ئەو پێکاتە جەستەیی کە کەسێک توشبێکی نەخۆشی تالاسیمایەتی تێگەیشتن لەوەی کە کۆمەڵە کێشەی بۆ دروست دەبێت لە جەستەیدا بەڵام لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی توانە زیرەکیەکانیانەوە چۆرن ئەوە کاریگەری هەیە ئەگەر کەسێک تالاسیمای هەبێ وەک هەندێک لە نەخۆشەکانی دیکە ئەبێت تێبینی لەسەر بیرکردنەوەشی بکرێیان جیاوازە وە گوتمان تالاسیمیا کۆمەڵە گرفت و گرفتەکان زیاتر جەستەیی و باتنی بوو باسمان بەڵام لە ڕووی گێشەی ئەقلیەوە لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی
ژیانی ئاسایی وەکو کەسی ئاساین و توژوی تالاسیمیا هەیە کە هەم لە خوێندن هەم لە کار هەم لە بەهرەیەک کە تێیدا هەڵکەوتووە سەرکەوتوو ئەبن وە نمونەشمان زۆرە لەو کەسانە کە پلەی باڵایان بەدەستێناوە لەبەر ئەوە تالاسیمیا ڕاستە نەخۆشیەکەی قورسەوە نەخۆشیی درێژخانە و بەردەوام لەگەڵاتی بەڵام ئەو گرفتانەی بۆ دروست نابێت ڕەنگە بەهۆی لە کاتی کەمبوونەوەی خوێن تۆزێ بێتاقەتی دایکرێ زیاتیانی بۆ منە بێتاقە دەبێت تا و کاتی خوێن وەردەگرێتەوانێ کەمتر بۆ منە حەزی بۆ ئەگەر خوێندکار بێت لەو کاتێلانێ بۆ منە توانای جۆگرتنی کەمتر ببێتەوە تا ئەو کاتی بۆ منە خوێنی وەردەگرێت بەڵام خۆشبەختانە ئێستا بەپی ئەو بەرنامانی پزیشکە پسپۆڕەکانی تالاسیمیا دایان ناوە کەمترین حاڵەدەیەکە لەوەی کە تالاسیمیا بگاتەوەی کە زۆر بێتاقەت بێ ئەنجام بچێ خوێن وەرگێ ئەو بەرنامەیەک دانراوە کە تالاسیمیا بۆ نمونە لە 3 هەفتە جارێکە بێ خوێن وەرگێ بۆ لەم 3 هەفتیان بۆ داناوە بۆیە تووشی حاڵەتی تریژ نەبێ و ئەو بێتاقەتیە جەستەیە بەسەریا زاڵ نەبێ و لەگەڵ ئەوەشتا کاتێک ئەگەر تۆ لە موعیدی خوێنیان لە کاتی خۆت نەچی بۆ خوێن وەرگرتن تەسیراتی جەستەیی زیاتر ئەبێت بۆ لەوانەیە کێشەی دڵ لێدانی دڵ زیاترە بێت و بێتاقەتی نەخۆشەکە زیاتر بۆ پزیشکە پسپۆڕەکان بەرنامەی چەنداناوە کە توشبوانی تالاسیمیا بۆ نمونە لە جۆری قورس لە 2 هەفتە تا 3 هەفتە پێویستە خوێن وەرگرن ینی ئەو خوێنی کە وەری دەگرن بڕئەکە تا ئەو بۆی زەرزیانەکانی بۆ کەمتر بکرێتەوە نەچێتە پلەیەکی زیاتر وەکو دەزانین ئێستا هەندێک کار کراوە بەتایبەت لە کاتی هاوسەرگیری هەندێک وانە دەوترێتەوە پێشۆی ئەو دوو هاوسەرە بە تەواوەتی گرێبەسی ئاسایی یاخود بە عەلام بچنە لای یەکتری ئێوە وەکو کۆمەڵەکەتان چیتان کردو بۆ هۆشیارکردنەوەی خێزانەکان و تایبەتتر بۆ ئەو خێزانانە کە لە سەرەتای هاوسەرگیریان و هێشتا منداڵیان دروست نەکردووە بەڵێ دیارە ئەتوانم بڵم تا ڕادەیەک خەڵک ێستا تێگەشتنی لەسەر تالاسیمیا هەیە و من ئەوە بەبینەرانی خۆشەویست بڵم کە ڕێژەی هەڵگر لە هەرێمی کوردستان لە سا 6 بۆ لە سا 7 واتە لە 100 کەس 6 بۆ 7 کەس هەڵگری سیفەتەکەن و بەخۆشیان نازانن بڵێ بێەوەی ئاگادار بن هەندێک جار ئەو کەسانە کاتێ هەستەکەن کە هەڵگری سیفەتەکەن کەچنە پرۆسەکە و پشکنینەکە ئەنجامەدە بۆیە پێشەوەی بچمە سەر بابەتەکە داوا لە کوڕان و کشانی خۆشەویستەکەین لە خێزانەکانەکەین ئەگەر ئەزانن بۆ منە هەڵگریەک لە ماڵەکەیان نایە دڵنیا بن لەوەی کە کاتێ ئەچنە داخوازی یا بۆ منە هاوسەرگی یا پرۆسەکەەوە پێش ئەوەی هیچ بەڵێن و پرۆسەکە بەرەوبەرن پشکنین بکەن بۆیە تووشی ئەم گرفتانە نەبن کە هەم خێزانەکانی تالاسیمیامە توشبوانی تالاسیمیای بە تێدا تێپەڕێ کاتێکە ئەم کەسانی کە زەواجەکەن بۆ منە کوڕکچەکە ئەگەر هەردووچیان هەڵگر بوو ئەوەک باسم کرد لە سا 25 ئەگەر هەیە لە هەموو دووجانی دایکەکەیە تالاسیمیای قورس بێت و لە سا 50 تالاسیمیای هەڵگر بێ و لە سا 25 کەسی ئاسایی بێ بۆیە ئێمە وەک کۆمەڵەکەمان بە هاوکاری لایانی پەیوەندیدار و زۆر بەرنامەمان لەسەر ئەوە کردووە و پلانی داهاتوشمانەوە و بەردەوامیشە بین لەسەر یەکێک لە ئامانجەکانمانەکەەوە ڕێگە بگرین لە زیادبوونی نەخۆشیەکە لە ڕێگەی چیەوە ئەتوان لە ڕێگەی کۆرس و بڵاوکردنەوەی ئێمە سەرەتا کە دەستمان پێکرد لە ناوەندەکانی خوێندنەوە لە سنووری پارێزگای سلێمانی دەستمان پێکرد هەکە بەدەمەوە هاتنێکی زۆر باشی بەخۆ بینی و ڕێژەکەشمان لە بەرچاوەوە دەرکەوت و توێژەکانی تری کۆمەڵگای چەک لەو توێژانە مامۆسایانی ئاینیە کە هەم لە ناو کۆمەلگا پێگەیکی دیار و بە نرخیان هەیە و خەڵکی جویان لێ ئەگرێ و خۆشیان ئەچنە ناو پرۆسەکانەوانێ پرۆس بە تایبەتی پرۆسەی هاوسەرگیری و لەگەڵ ئەوە بۆ ناوهێزەکانی پێشمەرگا بۆ چین و توێژەکانی تری کۆمەلگا لە زۆر بابەت وە لە ڕێی ڕاگەاندنەکانەوە لە ڕێی بڵاوکردنەوەی ڕێنمایی و نامیرکەوە هەوڵمان داوە کە ئەو وشیارکردنەوە زیاتر بڵاوکەنەوە خۆشبەختانە ئێسا بڕیارێگەیە کە کوڕان و کچان کاچنە پرۆسەکەەوە هەتا نەچنە دادگا لەوێ پشکنینەکان بۆ دادگانێنەوە گرێبەسەکان بۆ ناکرێت بەڵام شتێکی کە هەیە لێرە ئێمە کۆمەڵگەیشی موسڵمانین هەمومان عادەتمان وایە لە پێش دادگا لە ماڵەوە مامۆسای ئاینی پرۆسەکە ئەنجامەدا
بۆیە هەندێک لە مامۆسایانی ئاینی پرسیار لە خێزانەکانەکەن و هەندێکیش بۆن لە پرسیار ناکەن نازانن ینی یا لەو کاتەیە تێ ئەپەڕێ بۆیە باشترین کار ئەوەی کە خێزانەکە خۆی دڵنیا بێگەر کەسێکی نزیکی یا خزمێکی یا بۆن لە باوان یا کەسێک هەبوو بێ دڵنیا بێ پێشەوە پشکنینێ بکات بۆ خۆی ئاسانترە تا بچێتە پرۆسەکە کۆچەر جیاواز لەوەش هەر خۆی پشکنین کردن بۆ ئایا تالاسیمیا هەیە یاخود نییە بەبێ بوونی پرۆسی هاوسەرگیریش وەکو هەر پشکنینێکی ئاسایی شەژمانگی هەر کەسێکە بۆ جەستێ خۆی ئەیکا یەکێک نییە لەو جۆرە پشکنینانەکە کەسێک پێویستکە لە تەمەنێکی دیاریکراوە خۆی بیکە ینی بێ ئەوەی من بەتەمای پرۆسی هاوسەرگیریش بم ئایا شتێکی وا لە ئارادانە بۆ زانیارێکی وا باشتر بێ کە هەر کەسێک پێویستە ئاگداری جەستی خۆی بێت چونکە بابەتە بۆ ماوەیەکان هەموو دەزانین کە دەکرێت چەند پشتێک بڕوە ڕەنگە من نەک باپیرم باپیرە گەورم کێشێکی هەبوو بێ بە من گەیشت بێتەوە ینی مەبەستم ئەوەیە پشکنینەکە قورسە پشکنینەکە بە جۆرێکە کە هەموو کەسێک نێوێ بیکات یان هەر پشکنێکی ئاساییە و نەخێر پشکنینێکی زۆر ئاساییە بەڵام ئەبێ وا لە هاوڵاتیان بکرێت کە عنی وەکو مەرجی لێ بکرێت چۆ بەتایبەت بۆ هەڵگرەکان پێم وا بێم کێشەیە زۆر دروستە بڵێ بۆ هەڵگرەکان وەکو ئاگادارنین لە ڕووی جەستەی و کێشیان کەمترە نەخۆشیەکە وەکو ئەوان ئەو کەسانی بەتایبەت هەڵگرن سیفەتێکیانەی هەستی پێ ناکەن حتاکو و نەچنە ناو پرۆسەکە کات یا پشکنینەکە ئەکەن بۆیە ئێمە وەک کۆمەڵی تالاسیمیا سەردانی پەرلەمانی کوردستانمان کردو لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان و لەگەڵ لیژنەکانی کاروباری کۆمەڵایەتی و تەندروستی گفتوگۆمان کردووە کە بکرێتە یاسایەک چۆن کاتێک خوێندکار هەر لە باخچەی ساوایانەوە کە ئەندێ داخلی ناو باخچە ئەکرێ و خوێندنی سەرەتایی کۆمەڵی بۆن لە پشکنینی چاوی بۆ کرا پشکنینی تری بۆ قوتانەکانی بۆ کرێ ئەمە بکرێتە یاسا و ببێ بە مەرج کە ئەو کاتەی خوێندکارێ داخلی خوێندگە ئەکرێ ئەم پشکنینەی بۆ کرێ ڕەنگە زۆر کەس بەلایەوە قورس بێ بەڵام ئەمە بە سوودی خێزانەکانە بە سوودی کۆمەڵگە بەگشتیە چونکە ئەگەر بمانەوێت ڕێگە لە زیادبوونەکەی بگرین ئەبێ ئەم خطواتانە جێبەجێ بکەین یەکێک لە وڵاتانی کە زۆرترین ڕێژەی هەڵگری تالاسیمیا هەیە ئیتالیایە بەڵام بەم پلان و بەرنامانە نزیکەی بۆ 25 ساڵەچێت نەخۆشی تالاسیمیای تازە لە دایک نەبووە کە ڕێژەی هەڵگریان لەسەر و لە 15%ە بەڵام ئەم خطواتانیان بەکارهێناوە بۆیە گرنگە ڕاستە ئێمە و کۆمەڵ ئەم کارەمان کردووە و وەزارەتی تەندروستی هەم بەڕێبەراتی گشتی تەندروستی لە سلێمانی هاوکار و هەمە هەنگبوون ئەبێ ئەمە حکوومەت پلانی زیاتری بۆ دانێت چونکە زیادبوونی هەر یەک لە نەخۆشەکە ئەرک و قورسایی یەکاتە سەر خێزانەکە سەر کۆمەلگا و سەر دەوڵەتیش چونکە ئەم نەخۆشانی تالاسیمیا چارەسەرەکانیان تایبەتە و هەندێک لە چارەسەرەکانیان نرخیان گرانە تۆ بەردەوامە بێ بۆیان دابین بکرێت بەڵکا کۆچەر ئەگەر تا زووتر پێ بزانرێت بۆ منداڵەکان کە تالاسیمیای هەیە بۆ تەواوی ژیانی ئاسانکاری زیاتری بۆ دروستە بێت یا چارەسەرەکەی فەرق ئەکات یان تەنها ئەوەیە دەزانی لە کێیە توش بووە گۆڕانکاری دروستە بێ ئەگەر زووتر بزانی یا درێنتر نا هیچ جیاوازیەکی نییە بەڵام گرنگەکە لەوەیە کاتێ ئەم کەسە تووشی ئەو تالاسیمیا دەبێت گرنگە خێزانەکەی بەپی ئەو ڕێنمانی کە پزیشکی پسپۆر بۆی دائەنێ لەسەر ئەو ڕێنمانە بڕوات و لەسەر ئەو چارەسەرانی کە گرنگە بۆ تالاسیمیا بەپی پێویست وەریگرێ ئەو کاتە توشبوانی تالاسیمیا و کەسێکی ئاسایی ئەتوانن ژیانی خۆیانی ئاساییتر دەژی زەبەت گرفتەکانیان کەمترە بێگەر تۆ هەم چارەسەرەکانیان وەک پێویست وەرگیرێ و هەبێت و هەم ئەو ڕێنمانی کە پزیشکی پسپۆر لەسەر نەخۆشیەکە بە خێزان و بە نەخۆشەکەی دەڵێن جێبەجێ بکرێت بێگومان لە ڕووی جوڵە و لە ڕووی گەشە و لە ڕووی ژیانێکی ئاسایی نەخۆشەکە جیاوازە بێت دۆگرەوەی کە تۆ کەمتەر خەمبی بەرامبەر بە ئەوەی کە منداڵەکەت هەم لە کاتی پێویست خوێن وەرگێ
ئەم ئەو چارەسەر و ڕێنمانەی کە پزیشک دایانێت جێبەجێ بکەیت. بووە هیچ کات کێشەی کۆمەڵایەتی دروست بوو بێ لە کاتی هاوسەرگیری بەهۆی نەزانینی ئەوەی کە پێشتر جەنابەت باست کرد کە زۆر گرنگە پشکنینانە بکرێ مامۆساینیە بەڕێزەکان پرسیار بکەن بەڵام لەسەر و هەموو ئەمانەوە بووە کێشەی کۆمەڵایەتی دروست ببێ کەسێک درەنگ پەیزانی بێت کە ئایا کوڕەکە یاکچەکە نەخۆشیێکی وەهای هەیە. لە ماوەی ڕابردوو یەک دوو حاڵەت هەبوو لە ناو خێزانەکان کە بەو شێوە گشتیە نانەزانی بۆ منە تالاسیمیان لە دوو کەسی چونکە کۆرپەلا سیفەت لە دایک و باوە گەوەرەگرێت و هەڵگری تالاسیمیاش ئەو سیفەتە بەزیوەیەکە بە قەدەری خوائیتر خێزانێ بۆ منە دایک و باوکەکە هەردووچان هەڵگرن بۆ منە 3 مناڵ 4 مناڵ 5 مناڵیشانە بێ ئاساییە تا ئاسا هیچ قەدەری خواوایە سیفەتە بەزیوەکان بەر مناڵەکان نەکەوتووە لە کۆتا مناڵە بەرەکەوێ و حاڵەتی لەو شێوەی کە جەنابەت باسیەکەی ناحی کۆمەڵاتی زۆر جار لە ڕابردووەکە ئەمانە ڕوویداوە کە نەیانزانیوە هەڵگر لە هەردووچانە هەردووچان هۆکاری دروستبوونەکەن دایکەکە باوکەکەی خەتابار کردووە باوکەکە دایکەکەی خەتابار کردووە و یەک دوو حاڵەتی جیابوونەوەش هەبووە لەو لە ساڵانی ڕابردوو لەسەر ئەو بابەتەکە یەکتریان خەتابار کردووە. جێگەی داخە هیوادارین وشاری کۆمەڵایەتی بگاتە ئاستێکە هەر لە بەرەوەی تالاسیمیانکە لە جۆرە نەخۆشیانەی کە لە دوای توشبوونەوە چارەسەری نیە هەموو دەزانین کە بەردەوام دەبێم نەخۆشە لەگەڵم حاڵەتەی بژی و خۆگونجاندنی بۆ دەکرێت نەک چارەسەر بەڵام باشترینەوەی کە شێوازی هاوسەرگیریەکان بەو جۆرە بێ هەڵگرەکان لەگەڵ کەسانێک کە هاوسەرگیری بکەن کە هیچ کێشەیەکیانە بەو جۆرە پێم وابێت زۆر بەرەو کەمی ئەڕوات. یەک پرسیاری تر ئایا حاڵەتی وا دروست بووە هەڵگرێک یاخود نەخۆشێکی تالاسیما و کەم ئەندامێکی تریشی هەبێ ینی ئەو خۆی کە مندام بێ نەخۆشی تالاسیماشی هەبێ لە کۆمەڵەکەتان شتی وەها بووە؟ بەڵێ بێگومان چەند حاڵەتێکی لەو بابەتەمان هەیە کە لەگەڵ تالاسیمیاکەیە کەمەندامی هەیە یان بۆ منە نیو شەلل دەماغە و هەشمانە بۆم نەکامل شەلل دەماغ بوو لەگەڵیشە تالاسیمیا بووە و ئەو چەند حاڵەتێکی وامان هەیە کە دوو بابەتی جیاوازە کارگەریانە لەسەرێک کوتمامە بۆ ماوەیەکی بەزیوە کە بۆی دەمێنێتەوە بەڵێ دەست خۆش بێت ئەگەر شتێک هەبێت بەڕێزتان وەکو ئامۆژگاریەک بۆ کەسانی کە لە پرۆسی هاوسەرگیریەوە نزیکن یاخودۆ کەسانی هاوسەرگیریان کردشتە منداڵیان دروست نەکردووە هەڵبەتە کاتی پرۆگرامەکە ئەوەندەی بوو کە بمانتوانین باسی ئەوە بکەین بەس حەزەکەم لە کۆتاییە ئەو زانیارانە لە بەڕێزە دووەرگرین کە ئێمە چی بکەین یاخودۆ خێزانانی کە تازە لە ڕێی ئەوەن مناڵیان ببێت چی بکەن یان ئەوانەی کە لە ڕێگەن هاوسەرگیری بکەن دەبێت چی بکەن و بەخۆی گشتی زانیاری ئەوە بۆ ئێوان چیە؟ بۆ ئەو کوڕکچانەی کە چوونەتە پرۆسەکە و دوایی بۆیان دەرکەوتۆ کە هەڵگرن هیچ بێ هیواییەکی ناوێت لە بەرەوەی ئێسا زانستی پزیشکی بەرەو پێشەوە سوپاس بخوا ئێسا پشکنینی پێشوەختی کۆرپەلە هەیە بۆ ئەو دایک و باوکانی کە هەڵگری تالاسیمیان وەمنە پێشوەخت پشکنین بۆ کۆرپەلەکەیسکی دایکەکە ئەکرێ بزانن تالاسیمیاتی وەرە چه جۆرەێکی ئەگەر لە جۆرە قورسەکانی بوو پێش ئەوەی ڕۆحچێ بەبەرداوە بەڕێن نایی لیژنەی فتووا و لیژنێکی پزیشکی ئەو مناڵە لەبار دەبرێەوە پێشەوەی بچێ ڕۆحچێ بەبەریا کە پشکنین پێشوەختی لە ماوەی یاسایی خۆیدا یاسا بێگومان کە لیژنەی فتووا فتوای بۆ داوە ئەمە بۆ ئەو کەسانی کە تازە چوونەتە پرۆسەکە و جێبەجێ بۆ پرۆسەکان و هاوسەرگیریان کردووە و پێش ئەوە پێویستە ئەم دایکە دڵنیا بێتەوەی کە پشکنینی پێشوەخت بۆ کۆرپەلەکەی بکە و چەند حاڵەتێکە بۆ سواز بخوا پشکنینیان کردو کۆرپەلەکەی ئاسایی بۆ هەڵگری سیفەتەکان نەبوو و لە هیچ جۆرە تالاسیمیاک و ناڵەکەی لە دایک بوو بە ئاسایی و ئەو کوڕکشانێکە لەمە دووە ئەیانێ بچنە ئەو پرۆسەوە ئەگەر بوون لە ناو خێزانەکانە گفتییان بە یەکداوەیە دوو هاوڕێن دوو خۆشەویستیانێ هاوسەرگیری بکەن پێشەوەی بڕیاری کۆتایی بن پشکنینەکان بکەن بۆیە دڵنیا بن کە هەڵگری سیفەتەکەنین وەگەر هەڵگری سیفەتەکە نەبوون وەختەتوان وەگە هەڵگری سیفەتەکەش بوون هانی بیری لێ بکەنەوانێ کە ئەوە حاڵەتەکانی نەخۆشی تالاسیمیایە بەو شێوازە ڕۆچووکە کوڕووکەچ کاتەیە چێتە پرۆسی هاوسەرگیریەوەی ژیانێکی خۆشیە بوو و مناڵێکی تەندروست و لە شتاغی هەبێ بۆیە تووشی ئەم گرفتانە نەبێ و ژیانێکی ئاسوودیان هەبێ و داواکارین لە هاوڵاتیانی کوردستان بەگشتیوە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە توشبوانی تالاسیمیا پێویستیان بە هاوکاری هەموو لایەکە بۆیە هەموو لایەک پێویستە بە هەر جۆرە شێوازێک بێ هاوکاری توشبوانی تالاسیمیا بکەن
چ لە ڕووی معنەویە بێت چ لە ڕووی مادی بێت چ لە ڕووی دابینکردنی پێداویستەکانەوە بێ ئەوە بۆ توشبانی تالاسیمیا گرنگە لە هەرێمی کوردستان کە ڕەچاوی ئەو دۆخە تەندروستیان بکەن و ڕەچاوی ئەو بارودۆخە بکەن کە بەسەر خێزانەکانە دێ هاوکاری زیاتری توشبانی تالاسیمیا بکەن و وەسپاسی هەموو ئەو کەساناکەن کە بەردەوام بە ڕۆحێکی گەورەوە خوێنە بەخشن بە توشبانی تالاسیمیا. دەستان خۆش بە زۆر سوپاسانەکەم کاک کۆچەر. دەسێش. بەڵێ ئەوەی بیستمان ڕەنگە بەشێکی زۆر کەم بوو بێت لە ژیانی ئەو نەخۆشانەی کە پێیان دەوترێت نەخۆشانی تالاسیما کە ڕەنگە هەندێک جار زۆر بە ئاسانی لەسەر شقامەکان لە شوێنی کارەکان لە ڕووی شکل و شێوەیانەوە بناسرێنەوە، بەڵام ئەم ناسینەوەیە بۆ ئەوەیە کە تۆ زیاتر بە ئاگابی کە چۆن دەبێت هاوکاری ئەم کەسانە بکەی، نەک تەنها ناسینەوەیەک بێت پەنجەی ئەویان بۆ درێژکرێت کە ئەمە نەخۆشە، بەڵکو پێشەوانەوە ئەو ڕنگ و ڕوخساری کە هەیەی پەیامیەوەت پێدەدا کە تۆ ئەرکە لەسەر شان زیاتر ئاگاداریان بی. و یەکێکی دیکە لەو پەیامانی کە زۆر گرنگە بۆ کچان و بۆ کوڕانی وەڕێز، بۆ ئەوەی کە تۆ ژیانێکی هاوسەرگیری پڕ خۆشەویستی لەگەڵ دڵخوازەکەی خۆت دروست بکەیت، زۆر گرنگە ئاگاداری تەندروستی خۆشت بیت، زۆر گرنگە ئاگاداری ئەو خێزانێکی دروست بکەیت، نەک تەنها لەگەڵ خۆشەویستەکەت ژیانێک پێک بهێنی بە بێبوونی هیچ زانیاریەک لەو ژیانی کە دواتر دروست دەبێت. بۆیە وەکو کاکۆچەریش باسی کرد کە هەمووان بە ئاواتی ئەوەن خێزانێکی دروستیان هەبێ، منداڵێکی خۆشەویست و کۆرپەلێکی جوان و تەندروستیان هەبێ. بۆیە زۆر گرنگە بەڕاستی ئاگاداری ئەم ڕێنمایانە بین، ئەو بابەتانی کە لە ژیانمان دەگوزارێن کە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە. سوپاس بۆ ئێوە کە بینەر بوون لەم ئێوارەیە لەگەڵمانە بوون، زۆر سوپاس بۆ بەڕێز کاکۆچەر کەریمیش سەرۆکی کۆمەڵی تالاسیمیا، هیوای تەندروستیکی باش بۆ جەنابتان و بۆ هەموو نەخۆشان و بۆ هیوایان کە لە کۆمەڵگەشتدا دەست پێشخەرێکی باشتر بێتە ئاراوە، هەمووان دەستی هاوکاری و یارمەتیان زیاتر بێت لەسەر یەک. سپاس بۆ بەرنامەشت.